6 ڕۆژی جیهانی پەنابەرانە و هەروەها نەتەوەیە گرتوەکانیش گرنگی بەم ڕۆژە دەدات و تیمی تایبەتی بۆ ئەم ڕۆژە ئامادە کردووە ئەوەش ئەوەیە کە هەنگاونان لەگەڵ پەنابەراندا کەواتە لەگەڵ پەنابەرەکاندا هەنگاو بنرێن و هەروەها هەست بە مەینەتی پەنابەرانیش بکرێت. ئێستاش ئێمە لەم بەرنامە تایبەتەدا میوانداریەتی دێژین جەمیل دەکەین کە بۆ دوو ڕێکخراوی نێونەتەوەیی پەنابەران و هەروەها کاری خێرخوازی کاری کردووە لە هەرێمی کوردستان. دێژین سەرەتا سوپاس دەکەین بۆ هاتنت بۆ ستۆدیۆی دەنگی ئەمریکا. دێژین دەمەوێت سەرەتا لەوە دەست پێ بکەم ڕەوشی پەنابەران لە هەرێمی کوردستان ئێستا چۆنن تا ئەو ئاستەی کە تۆ کارت لەگەڵ ئەو ڕێکخراوە نێونەتەوەیانەدا کردبوو. بەڵێ زۆر سپاس بۆ ئەم دیدارەتان. لەبەری کە تازە هاتوومەتە ئەو وڵاتە دوورکەوتومەتەوە لە کاری ڕێکخراوەکان، بەڵام تا ئەو کاتێک کە من کارم دەکرد لەوێ زانی دوو جۆر هەن، ڕفیوجی هەیە، IDP هەیە، ئاوارە و پەنابەر هەیە. ئاوارەکانی نێوخۆی وڵات و پەنابەرەکان. بەڵێ ئاوارەکان لەبەری کە کاتێکی بەسەر چووەکە هاتوون ئەتوانین بڵێن کە بواری ژیانیان باشتر بووە، کەوتونەتە مەرحەلەیە کە ئێستا بەرەو پێشخستن ئەڕۆن، بەڵام پەنابەر ئاوارەکان هێشتا ژیانیان لە کاتێکی خراپدایە، یعنی ژیانیان زۆر باش نییە. بەڵێ دێژین تۆ خۆت لەگەڵ ئەو ڕێکخراوانەی کارت کردووە، دەتوانی پێمان بڵێ ڕێکخراوەکان کامانە بوون و ئەرکی تۆ وەکو کارمەندێک لەوێ چی بوو لەو ڕێکخراوانە، چۆن هاوکاری پەنابەرانتانە کرد؟ وەکوتم ئێمە تەرکیزمان لەسەر کاری مناڵان بوو لەبەرەی کە ئەوان دایمەن زیاتر پێویستیان بە هاوکاری هەیە. تەرکیزمان ئەکردە سەر مناڵان، محاولەمان نەکردکەوە لە مناڵەکان بکەینەوە دووبارە بگەڕێنەوە باری ئاسایی خۆیان، پەروەردەیان بۆ ئامادە بکەین لەبەرەی کە پەروەردە خوێندنیان لە ڕۆیشت بوو، لەبەرەوە نەمانەویست کە خوێندنەکان زۆر دواکەن لە خوێندنیان بۆی کە ئیجوکەیت ببنەوە دیسانەوە. بەڵێ باشە مناڵەکانی با بڵێنێ باسێکمان لە پەنابەرەکان و یاخود ئاوارەکانە، ئایا قوتابخانەیەکی جیاوازیان هەبوو ئەو مناڵانە یاخود هەر بۆ هەمان قوتابخانەی با بڵێن ئەو شوێنانی کە کەمپەکانی لێ ئەڕۆشتن؟ بۆ ئاوارەکان قوتابخانەی تایبەت هەبوو لەبەرەوەی کە ئەو منهەجی ئەیان خوێند وەکو منهەجی حکوومەتی هەرێمی کوردستان نەبوو، لەبەری کە ئاوارەکان لە ڕۆژ ئاوای کوردستانەوە هاتەبوون، جا بۆیە لە کەمپەکانە قوتابخانەی تایبەت بۆ ئەوان کرابوانێ. بەڵام بۆ ئەوانەی کە پەنابەر بوون کە خەڵکی هەر خەڵکی با بڵێن عێراق بوون و بۆ ئەوانەی کە لە شار ئەژیان ئەتوانی بچنە ئەو مەکتەبانەی کە لە ناو شارە خۆیان هەبوو، بەڵام ئەوانەی کە لە کەمپەکانە ئەژیان هەر دیسان قوتابخانەی تایبەتیان هەبوو، بەڵام نەفسی منهەج بوو. بەڵێ دێژین خان هەرچەنە کاتەکەمان کەمە بەداوای لێبوردنەوە، بەڵام حەزەکەم لە ماوەی کارکردنت لەگەڵ ئەو ڕێکخراوانەیە تۆ وا هەستەکەی چ شتێک بەلای با بڵێن سەختترین شتی ژیانی ئەو پەنابەرانە چی بوو؟ بەتەکیید هەر کەسێک کە ئاوارە بێ پەنابەر بێت ئەوە خۆی سەختە زۆر کە لە ماڵە و شوێنی خۆت بەجێ بێڵیت و هەموو شتەکانە بەجێ بڵیت و بچتە شوێنێکی تازە، بەتایبەتی ئەو خۆی سەختی زۆر هەیە، بەڵام ئەوەی کە هەرە سەختتر بوو ئەو بوو کە شوێنیان نەبوو کە تازە ئاهاتنە شوێنە تازەکانیان، ینی ئەبووە ئێمە وەکو NGO بە پەنایانەوە بچین شێڵتەریان بۆ پیا بکەین، خواردنیان بینێ کە بەتایبەتی کە تازە ئەگەشتە حدودەکان ئێمە بە بسکیت و ئاو ڕۆیشتین بۆی کە ئەوانەی کە زۆر برسیانە شتێکیان بێنە هێزێک بێتە گیانیانەوە، دوای ئەوە ڕەوانەی کەم ئەکران و لەوێ شوێنە بۆ پیاکرا. هەمومان ئەم پەنابەرانە زۆربیان لە شەڕ ڕایان کردو، بە تایبەتی پەنابەرەکانی ئەوێ کە زیاتر لە شەڕ ڕایان کردووە، هیچ هاوکاریەکی دەرونی ئەکرا بۆ ئەم پەنابەرانەیە بۆ مناڵەکان بە تایبەتی؟ بەڵێ بەتەکیید ئەو مەرحەلێ دوای ئەوەی کە تەکیدمان کرد کە شوێن و خواردنیان هەیە کە لە ترسی مردن ڕزگار بوون، دوای ئەوە ئاهاتە سەر ئەوەی کە نەفسیەن هاریکاری ئەو مناڵە بەتایبەتی مناڵەکان بکەین لەبەری کە ئەوان لە مرۆڤە گەورەکان بە زەحمەتتر ئەتوان تەقەبلی ئەو کارەساتە بکەن. پاشان بۆ گەورەکانیش ئێمە دەورەمان ئەکردەوانێ هوشیاریمان پێ ئەیان کە چۆن ڕێک بکەون لەسەر ئەو کارەساتەی کە بەسەریان هاتووە.
بەڵێ لەگەڵەوەی کە هیوامان وایە ژیانی پەنابەران لە تەواوی جیهان بەرەو باشتر بڕوات و شەڕ کەم بێتەوە کە بە تایبەتی بێگومانەمە کاریگەریکی زۆری لەسەر ژنان و مناڵان هەیە بە تایبەتی لێرەشدا دێنە کۆتایی ئەم توێژە زۆر سپاس دەکەین بۆ ئامادەبوونت لێرە.